أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. صدق الله العظيم. سلام ورحمتي خواتان لێبێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام لە ڕووماڵێکی تایبەت لە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویستین دەربارەی ئەو حاڵەتانەی یاخود ئەو شەڕ و ئاژاوە و کێشانەی کە ئێستا لە نێوان قەوارەی جوولەکە و کیانی سەهیۆنی و مجاهیدانی فەڵەستین و کەرتی غەزە بەڕێوە ئەچێ. لەوێدا ئێستا شەڕ و ئاڵۆزی هەیە بەهۆی ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە یادی ڕۆژی قودسدا هێرشکرا سەر نوێژخوێنانی ئەو مزگەوتە. هەروەها لەلایەن قەوارەی جوولەکە و زایۆنیزمەوە ئەشکەنجە و ئازارێکی زۆر بەر موسڵمانان و نوێژخوێنانی مزگەوتی ئەقسا کەوتووە. لەگەڵمان بمێننەوە لەم ڕووماڵە تایبەتە میوانێکمان ئەبێت پشتیوان بەخوای گەورە لە کەرتی غەزەوە لەوێوە لە وڵاتی فەڵەستینەوە ڕاستەوخۆ دوایین زانیاریتان پێڕاگەێنین و ئەم شەو کۆمەڵێک شتی تازە لە ئارادایە لەوێ ڕوویداوە لەلایەن هەردوو لاوە لەلایەن کەتایبەکانی عەزەدین قەسام و حەرەکەی حەماس و بزوتنەوەی حەماس و جوولەکە و هێزەکانی ئیسرائیل پێکەوە بینەری پەیام بن پاشکەمێکی تر دەینەوە خزمەتان. اليهودية كانت كذبة وسددتوها، ثورة حرفتوها، هيكلكم كذبة كبيرة. اليابوسي والكنعاني عربي مش عبراني، فلسطين عربية. مصرنا بينا الهادي ويا أرض الأجداد مرابط في أقصانا، يا أقصى وبصدر العاري بإيماني وإصراري بحمل أقصى الغالي، بحمل كنيسة والجامع وصوتي في الشوارع أقوى من المدافع. يا أقصى صامد أبوابك، روحي في محرابك، دمي يفدي ترابك. الأقصى ينادينا، وين اللي عادينا. الأقصى ينادينا، وين اللي عادينا. لما ترامب بيعض ويمنع العربي نخ وطبع، باعوا الأقصى باعوا حكام الأم العربية، باعوها للقضية وجمعوا صوت الحرية. يا صوت الشعب الهادر من تونس والجزائر للجزيرة العربية. الأقصى عنوان الوحدة والعزة والتحدي، نادي أهل الحمية. الأقصى ينادينا، وين اللي عادينا.
الحرية. باب الأسباط حكاية تاريخ وعبرة وآية واحنا أصحاب الرواية. هدينا هالبوابة في الرحمة بنفتح بابي الله يحيي الشبابي. دووبارە سەلامی خواتان لێبێ خۆشەویستان و ئەزیزان. لە ئێستادا ئێمە ئەم ڕووماڵە تایبەتە بۆ قیبلەی یەکەمی موسڵمانانە کە بەیت المەقدیسە و مزگەوتی ئەقسای پیرۆزە بۆ قسەکردن دەربارەی ئەو هەلومەرجە نوێیی کە ئێستا لە وڵاتی فەڵەستین و لە شاری غەزە و لە شاری قودس و ڕامەڵا هەیە. ئەچمە لای میوانێکی ئەزیز و خۆشەویست، ئەویش أستاذ ماجد زبدية لكرتي غزة لقلمة. السلام عليكم أستاذ ماجد، حياك الله، تقبل الله منا ومنكم الطاعات إن شاء الله. بخوای گەورە پەرستش لە ئێمە و ئێوەش وەربگرێت، تەندروستیتان چۆنە؟ ئینشاء الله باشە بن، بارودۆخ لای ئێوە چۆنە؟ خوای گەورە بتان پارێزێ، ئێوارەتان باش. أستاذ ماجد هلا تسمعني إن شاء الله. كان بدي أسألك على أحداث وأحداث دولة فلسطين. ئەمانوێ پرسیارت لێ بکەین دەربارەی ڕووداوەکانی مزگەوتی ئەقسا و دەوڵەتی فەلەستین کە زۆربەی بەداخەوە زۆربەی وڵاتە عەرەبیەکانیش نایانەوێ خێر بێتە ڕێی و ئەو دەوڵەتانش کە خۆیان ناوناوە دەوڵەتانی ئیسلامی. لە دەوڵەتی فەلەستین چی ئەگوزارێ لە هەر هەردوو ئاستی سەربازی و سیاسی و لەسەر ئاستی ئاینیش و تایبەت بە بارودۆخی مزگەوتی ئەقسا چی ئەگوزارێ؟ بەڕێ بەناوی خوای گەورە و میهرەبان. بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوتان لێبێ و سپاستانەکەم بۆ ئەم دیدارە تاوەکو بتوانین چەرمەسەری هاوڵاتیانی فەڵەستین و دەنگی هاوڵاتیانی فەڵەستین و قودس بگەێنین و بیگەێنین بە کۆمەڵگەی عەرەبی و ئیسلامیمان. هەروەها سڵاومان هەیە بۆ هاوڵاتیانمان لە کوردستان، ئەوانەی کە هەمیشە لە مێژووی ئێمەدا و لە زەیری ئێمە دامانەتەوە، لەوانش فەرماندەی گەورە سەلاحەدینی ئەیوبی فەرماندەی موسڵمانی کورد کە مزگەوتی ئەقسای ڕزگار کرد. ئێمە ئەمڕۆ دەربارەی مزگەوتی ئەقسا قسە ئەکەین، ئەڵێین مزگەوتی ئەقسا ئەم شوێنە پیرۆزە کە قیبلەی یەکەمی موسڵمانە و دووەم مزگەوتی حەرەمی موسڵمانەنە. داگیرکاری زایۆنی وای زانی دوای ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەلایەن وڵاتانی عەرەبیەوە ئیتر بارودۆخەکەی بۆ ئاسایی ئەبێت و زەمینەی بۆ تەخت ئەبێ. وای داگیرکاری زایۆنی وای هەست کرد کە ئەتوانێت دابەشکاری بەسەر گەلی فەڵەستینیدا بسەپێنێ و مزگەوتی ئەقسا دابەش بکە و شاری قودسی داگیرکرا و بخاتە ژێر دەستی خۆی و هاوڵاتیانی فەڵەستینی لێدەر بکە بە تایبەتی لە گەڕەکی شێخ جەڕاح. وا هەستی کرد کە ئەتوانێت سیاسەتە ڕەگەزپەرستیەکانی بەسەر گەنجانی شاری قودستا بسەپێنێ لە ناوچەی بابل عەمود لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. بەڵام دیمەنەکان کە ئەبینین لە گۆڕەپانەکانی مزگەوتی ئەقسا ئەوە دەستدرێژی جوولەکەکان بۆ سەر هاوڵاتیانمان لە گەڕێکی شێخ جەڕاح کۆمەڵێک دیمەنی ئازار بەخش و دڵهەژێن بوون. لە ئەنجامی ئەوە بانگەوازی هاوڵاتیانی فەڵەستینی و بانگەوازی بەرەنگاری دژی ڕژێمی زایۆنی بەرز بووە کە هەمووان لە گەڕەکی شێخ جەڕاح هەروەها لە شاری قودس بەگشتی بانگەوازیان ئاڕاستی گەلانی موسڵمان کرد و بانگەوازیان ئاڕاستی گەلانی موسڵمان کرد کە بەهانایانەوە بێن بەداخەوە کە هیچ دەوڵاتێکیان هیچ ڕژێمێک بەڕەسمی بە شوێنیانە بە شوێن بانگەوازەکانیەوە نەچوو جگە لە بزوتنەوەی بەرەنگاری ئیسلامی حەماس کە ئاگاداری نامەیەکی ئاراستەی قواری داگیرکاری ئیسرائیل کرد کە دەست لە دەستدرێژەکانی هەڵبگرێت و کۆتایی بە هێرشەکانی بۆ سەر غەزە بێنێ
لە دوێنێەوە بەرەنگاری فەڵەستینی کۆمەڵێکی زۆر موشکی ئاراستەی شارەکانی شار داگیرکراوە فەڵەستینیەکان لە ئیسرائیل کردووە. في مستهل هذه الأحداث والكيان الصهيوني الغاشم الذي لسرەتای ئەم ڕووداوانەوە کە قەواری داگیرکەری زایۆنی بە درێژایی چەندین ساڵ هەوڵی داگیرکردنی مزگەوتی ئەقسا و قودسی پیرۆز ئەدا. قەواری داگیرکەری زایۆنی لەم کاتەیە ئەوێت بە چی بگات، چ ئامانج و چ پیلانێکی هەیە و ئێوە چی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی چاوەڕێەکەن تایبەت کە ئەو دەوڵەتانە تەواو بێدەنگن لە ئاسکێشەکە. یەکەم ئامانجی داگیرکەر چیە؟ ئەوەیە کە أعلنوا عن احتفالات ثورة تسمى بيوم توحيد القدس. جوولەکەی ئۆردوگانشینەکان لە 54مین ساڵیادی داگیرکردنی مزگەوتی ئەقسا ئاهەنگیان گێڕە، ویستیان لە یادی ئەم داگیرکاریە و ئەم دەست درێژەیە کۆمەڵێک سروتی ئاینی خۆیان بەجێ بێن و بیان هەوڵ بدەن بۆ دابشکردنی مزگەوتی ئەقسا و دوورخستنەوەی موسڵمانەکان لێ. مانگێک لەمەوە پێش هەزاران جوولەکەی توندڕە و نیەتی خۆیان دەربڕی بۆ هەڵکوتانە سەر مزگەوتی ئەقسا کە هەر ئەمەش پزیسکی هەڵگیرسانی ڕوودا و توندوتیژەکان بوو. جگە لەوەش هێزەکانی داگیرکەر دەست درێژیەکانی درێژە پێدا و هەوڵیدا لە شاری قودسی پیرۆز چەندین خێزان ئاوارە و دەربەت دەربکە بە تایبەتی لە گەڕێکی شێخ جەڕاح ئەمەش بە ئامانجی بەجوولەکەکردنی تەواوەتی شاری قودسی پیرۆز بە ئامانجی بەجێگەیاندنی پیلانی بەجوولەکەکردنی شاری قودس. ئێمە بەرگری لە خۆمان بەرگری لە شاری قودسی پیرۆز و مزگەوتی ئەقسای پیرۆز دەکەین کە ئەم مزگەوتە بەپێی یاسا نێودەوڵەتیەکان سەرزەمینی فەڵەستینی داگیر کراوە و بەپێی شەریعەتە ئاسمانیەکانیش ئەمە سەرزەمینی موسڵمانانە، بەڵام داگیرکاری ئیسرائیل هەموو هێڵە سوورەکانی بەزاندووە بۆیە ئێمانەوێ پارێزگاری و داکۆکی لە مزگەوتە پیرۆزە بکەین. ئێمە وەکو فەڵەستینیەکان ئەزانین کە ڕژێمە ڕەسمیە عەرەبیەکان لە ئەو پەڕی بەهێزی و بێتواناییدا بوون و هەموو هەڵوێستەکان تەنیا دەرکردنی بەیاننامەی ناڕەزایەتە و کوتوڕێی خەڵک و جەماوەری عەرەبی دامرکێنەوە، بەڵام ئێمە بە جەماوەری عەرەبی و ئیسلامی ئەڵێن کە پێویستە پیرۆزی مزگەوتی ئەقسایان لەبەر چاوبێ کە قیبلەی یەکەمی موسڵمانان بووە. ئێمە داوا لە گەلانی عەرەبیەکەین و لیان چاوەڕوانەکەین کە هەڵوێستێکی توندیان بەرامبەر بە داگیرکاری ئیسرائیل هەبێت و کۆتایی بە داگیرکاری بێن و بە شەپۆلی ناڕەزایی جەماوەری لە هەموو وڵاتە عەرەبیەکان لە ئوردون لە میسر لە سۆدان لە ئیمارات لە بەحرین لە هەموو وڵاتەکان بە جۆش و خۆرۆشەوە هاوڵاتیانی عەرەبی و ڕایگشتی عەرەبی هەڵوێستیان هەبێن. طيب أخي ماجد لو كنت تسمعني أريد أن تحدثني عن معنويات الفلسطينيين درباري وري وزي جلاني فلسطين ولا كرتي غزة قسمان بوبكا دیمەنی شاری غەزە و کەرتی غەزەمان بۆ بخەڕوو بەر لەم دیدارە تۆ باسی ئەوەت کرد کە هێرشێکی تند لەسەر کەرتی غەزە هەیە لەلایەن ڕژێمی داگیرکەری ئیسرائیلەوە. ما هي آخر الأحداث دوایین ڕووداوەکان چییە و وورەی خەڵکی فەڵەستین و خەڵکی غەزە وریان لە چه ئاستێکایە و ئێمەش وەکو کورد لە هەرێمی کوردستان دڵمان لەگەڵتانەیە. لا أقدم حديثا على حديث القدس قبل أن أتحدث عن غزة أتحدث عن أهلنا پێش ئەوەی باسی غەزە بکەم باسی کەس و کار و خێزانەکانمان لە قودس دەکەین کە دڵمان لەگەڵیانایە و وریان لە ئەو پەڕی بەرزیە و لە گۆڕەپان و لە گۆڕەپانەکانی مزگەوتی ئەقسا بە دامەزراوەی بەرەنگاری دەستدرێژەکانی ئیسرائیل بوونەتەوە هەزاران فەڵەستینی لە هەموو شارەکانەوە ڕویان کردوتە گۆڕەپان و حەوشە و شوێنەکانی مزگەوتی ئەقسا
هرعوا لە هەموو للدفاع عن لایەکەوە المسجد الأقصى المبارك هم ثابتون منذ أيام لە هەموو لایەکەوە بە کۆڵنەدانێکی گەورە لە مزگەوتی ئەقساوە ڕوبەڕوونی داگیرکاری ئیسرائیل بەڕێوە ئەبن هم نجحوا حتى اللحظة تا ئێستا تا ئەم ساتە توانیویانە سوپاس بخوا سەرکەوتوو بن لە ڕوبەڕووبوونەوەی دەست درێژەکانی ئیسرائیل چەند سعاتێک لەمەوبەر هێزەکانی ئیسرائیل سەر لە نوێ هێرشیان کردەوە سەر گۆڕەپانەکانی مزگەوتی ئەقسا بەڵام گەنجان و مسلمانانی خوێنگەرم بە سنگی خۆیان ڕوبەڕووی گولەی داگیرکاری ئیسرائیل بوونەتەوە. هاوڵاتیانی فەڵەستینیش لە گەڕەکی شێخ جەراح چەند هەفتەیەکە لە شوێن و لە ماڵی خۆیان بە جێگیری و بە دامەزرایی ماونەتەوە ئامادەن هەموو قوربانیەک بدەن لە پێناوی زێدی خۆیان و لە پێناوی ماڵەکانیان و دەست بە سەرانەگرتن لەلایەن ئیسرائیلەوە. ئێمەش لە غەزە دەربارەی وەزعی بارودۆخی خۆمان لە غەزە ئەڵێن نزیکەی 30 شەهیدمان بەخشیوە کە دەیان منداڵن و ژنیشیان لە نێواندایە و زۆربیان گەنجانن و سەدان بریندارمان داوە. دەیان ماڵ وێران بوون لە ئەنجامی بردومانی ئیسرائیلەوە. هەروەها ئەپارتمانێکی سیانزە قاتی لەلایەن ئیسرائیلەوە بردومان کرا و خاپور کراوە بەڵام ورەی خەڵکی غەزە لە ئەو پەڕی بەرزیدایە کاتێک موشەکەکانی حەماس ئەبینن ئاراستەی فەڵەستینی داژی کراوە کرێ ئەوەندەی تر ورە و وزیان بەرزتر ئەبێتەوە بۆ ڕوبەڕووبوونی داگیرکاری. ئێمە لەو بڕواایدەن کە پشت بەخوا لەسەر ڕێگەی ڕزگارکردنی مزگەوتی ئەقساین تا ئێستا کە نەیتوانیوە ڕژێمی داگیرکاری ئیسرائیل تا ئێستا نەیتوانیوە ورەی خەڵکی غەزە تێک بشکێنێ و ڕوبەڕووی بەرەگاریان بێتەوە سەر ڕای ئەو گەمار و سەختەش کە 15 ساڵە خستوێتە سەرکەرتی غەزە. أحسنت. من هذا المنبر المبارك وفي هذا الشهر الفضيل أدعو لم منبر بيروزا ولم مانغا بيروزا دا إمش نزاي سركوتنتان بو أكين ولا خواي جورا داوكارين خوراغري وچسباو تامكا لبرامبر داگیرکاری وبتان كاتا هوكارك بو رزگار كردني مزگوتي أقصاي بيروز وشاري قدسي بيروز. وقلوبنا معكم حقيقة دڵمان لەگەڵتانایە وليس باليد حيلة وللأسف الشديد. بەداخەوە کە ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە و هیچمان پێ ناکرێ بۆ ئێوە بەڵام هەمیشە نزای خێرتان بۆ بکەین بە ئاواتەوە بووین ئێمەش بمانتوانێ بە ڕێگەیەک بەرگری لەم پیرۆزیی مسلمانان و ئیسلام بکەین و ئەو شەرەفەمان پێ ببڕایە. ابقى معي وسأعود بعد فاصل قصير وأواصل معك الحديث. باش ناوبڕێکی کەم دێنە وڵات.
السلام عليكم ورحمة الله وبركاته. دووبارە سەلامی خواتان لێ ببینەران و بیسەران و خۆشەویستانمان هاوسۆزیەک بۆ قیبلە یەکەمی مسلمانان لە ستۆدیۆکانی کەناڵی ئاسمانی پەیامەوە ڕاستەوخۆ لەگەڵتانین بە میوانداری ئوستاد ماجد زبدە لە شاری غەزەوە لە وڵاتی فەڵەستینی داگیرکراوەوە. دوایین زانیاریتان پێ ڕاگەێنین لەوێەوە کە ئێستا گوزەرانی خەڵکی غەزە و شاری قودس چۆنچۆنیە و لە ئێستادا دوایین زانیاری دەربارەی هێرشەکانی زایۆنیزم و جوولەکە بۆ سەر مسلمانانی کەرتی غەزە و قودس دەچمەوە لای میوانەکەم و گفتوگۆکەمان تەواوەکەین. ئوستاد ماجد إذا كنت تسمعني الآن أقرأ لك بيانا صحفيا حول درباري أنجام داني كومل كوشيك للآن هزاداكي كرانوا دەربارەی خاپەرکردنی ئەپارتمانێک کە چەندین دامەزراوەی میدیایی تێدا داوا لە یەکێتی ڕۆژنامەوانانی عەرەب و ڕێکخراوە برۆیەکانەکە و ڕێکخراوە مافناسیەکانەکە کە بەپەلە جموجۆڵە بکەن بۆ ڕێبووی ڕێگری لە قوارەی ئیسرائیل بکەن لا للإرهاب الإسرائيلي. سمعتني أستاذ ماجد؟ نعم يعني أخي أستاذ محمود أنا اسمح لي نعم هذا البيان الذي أصدره بله ئەم بەیاننامەیە کە یەکێتی میدیاکارانی فەڵەستین دەری کردووە باس لە سیاسەتی بردومانکردنی ئەپارتمانە مەدەنیەکانەکە ئیسرائیل چەند ساعاتێک لەمەوە پێش ئەپارتمانێکی سیانزە قاتی بردومان و خاپور کرد و دەیان خێزانی ئاوەرە و دەربەدەر کرد. پێشتر قوارەی ئیسرائیل دانیشتوانی ئەم ئەپارتمانەوە ئەم بینایی ئاگادار کردبووە کە بەردومانەکرێ جگە لە هاوڵاتیانی مەدەنی چەند دامەزراوەیەکی ڕۆژنامەی و میدیایی لەوانە ڕۆژنامەی فەڵەستین کە گەورەترین ڕۆژنامەی فەڵەستینی ئاگادار کرابوونەوە کە چۆڵی بکەن. بەڵام لەگەڵ ئەوەشدا من دووپاتی ئەەکەمەوە کە ئێمە لە غەزە ئامادەین هەموو باجێک بدەین بۆ سەربەرزی و شکۆی مزگەوتی ئەقسا. کەمێک لەمە بەریش ئەوەم دووپات کردەوە کە هێزەکانی ئیسرائیل لە ئامادە باشیان بۆ ئەوی دووبارە هەڵ بکوتنەوە سەر مزگەوتی ئەقسا و لەگەڵ نوێژخۆنان ڕوبەڕوو ئەبنەوە. بەڵام تا ئێستا سوپاس بخوا نوێژخۆنان توانیانە لە شوێنەکانی خۆیان بمێنەوە دامەزراوە بن جگە لەوەی کە لە مزگەوتی ئەقسا ئەگوزارێت لە چەندین شار و ناوچەی فەڵەستین و سەرزەمینی داگیرکراوی فەڵەستین خۆپیشاندان و ناڕزایی جەماوەری دیکە بەڕێواچێ. آلية التطبيع من قبل بعض الدول العربية مع الكيان الصهيوني میکانیزمانە بۆ بکە کە چەند دەوڵەتێکی عەرەبی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ قواری ئیسرائیل بتوانە بەر. ئێوە چۆن تەماشای ئاساییکردنەوە پەیوەندیەکان ئەکەن لەگەڵ ئیسرائیل لەلایەن هەندێک وڵاتەوە؟ نفسه في المنطقة العربية بأنه واحة للديمقراطية وأنه دولتي داگیرکاری ئیسرائیل ئەوێ خۆی بناوسێنێ کە مێرجێکە بۆ دیموکراسی لە ناوچەکەوە ئەوێ خۆی وەکو هێزێکی ئەتۆمی گەورە بناسێنێ لە بەرامبەر دەوڵەتی عەرەبیە وا خۆی نیشاندا کە هێزێکی تەکنەلۆژی گەورەی هەیە. ئەمەش بە پشتبەستن بە کۆمەڵێک پرۆپاگەندە و درۆ بۆ ناساندنی وڵاتانی عەرەبی هەروە بۆ ترساندنی ئەو حکوومەتانی کە لەگەڵ گەلەکانی خۆشیاندا ناکۆکن. بەڵام دووپاتی ئەەکەمەوە کە مەسەلەی ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیلە هیچ پشتیوانێکی جەماوەری نییە پشتیوانێکی جەماوەری نییە. بەڵگە ئەمەش ئەوەیە کە گەلی ئەو وڵاتانەی یا ئەو حکوومەتانی کە پەیوەندیەکانیان ئاسایی کردوێتەوە زیاتر و زیاتر قین ئەسوورتر ئەبن بەرامبەر بە داگیرکاری ئیسرائیل لە ناوچەکە. تەنانەت گەلی دەوڵەتی ئوردون
کە لە 1994ەوە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردوێتەوە ئێستا لە هەموو کات زیاتر گەلەکەی دژمنایەتی لەگەڵ ئیسرائیل هەیە و بەپێی ئەو ڕێکوتنانەی کە کراوە قەواری داگیرکاری ئیسرائیل هیچ شتێکی پێشکەش بۆ گەل و حکوومەتانە نەکردووە تەنیا جیاوازی نێوانیانی زیاد کردووە بۆیە ئەم ڕێکوتنانە و ئەم پەیوەندیانەش کە کراون ئەوەی سەلمان کە داگیرکاری ئیسرائیل لە زمانی گفتوگۆ تێناگات ڕژێمە بێتوانە عەرەبیەکان کە کار لەسەر ئاساییکردنەوەی پەیوەندەکانەکەن دڵنیابن هیچیان دەست ناکەوێت. حدثني ببطء قليلا كي يلحق بك أخي المترجم الأستاذ أميد كي يحدث مشاهدينا باللغة الكردية ويترجم ما تقوله لنا وما تخبرنا به من هذه الأحداث التي نتمنى من الله سبحانه وتعالى أن تنقلب عكسا وتكون ضد الإسرائيليين واليهود والكيان الصهيوني وفي صالح المسلمين إن شاء الله. أريدك أن تحدثني تحدثنا بشأن هذه القوى التي لا تريد الخير للفلسطينيين باسمان لو هێزانە کرد کە هیچ خێرێکیان ناوێ بۆ گەلی فەڵەستین وما الذي ئێوە دەربارەی ئێمە چی ئەڵێن وەکو گەلی کوردی موسڵمان ئێمە ئەتوانین چی بکەین بۆ ئێوە تاکو پەیامەکەتان بگەێنین بە ڕای گشتی جیهان پەیامی ئاشتی ئێوە پەیامی ئاشتی ئێوە گەرچی هیچ ئاشتێک لەگەڵ ئیسرائیلا بەدینێت ئەم خاڵەی کە باست کرد خاڵێکی گرنگە بۆ ئێمە قبل أن أعرج عليها أولا أنت تحدثت عن الإسرائيليين واليهود أنا أؤكد أن اليهودية كديانة لا توجد بيننا وبينها أي مشكلة. ئێمە وەکو ئاین هیچ کێشەیەکمان لەگەڵ جوولەکەکانان نییە لە نێوان فەڵەستیەکان و لە نێوان جوولەکەکانە هیچ گرفتێکمان نییە بەڵکو گرفتی ئێمە لەگەڵ پرۆژەی زایۆنیزمە کە پرۆژەیەکی سیاسیە و لەسەر داگیرکاری خاکی فەڵەستین لە ساڵی 1948ەوە دروست بووە و لە 1967 تا زیاتر داگیرکاری ڕەگ و ڕیشەی داکوتا لەسەر خاکی فەڵەستین و مزگەوتی ئەقسا شێنرایە ناو هاوکێشەکە و داگیر کرا بۆیە دووپات یەکەنەوە دووبارە یەکەنەوە کە هیچ ناکۆشێکمان لەگەڵ جوولەکە وەکو ئاین لەگەڵ جوولەکەکان وەکو ئاین نییە. خاڵی دووەمیشەوەی ئایا موسڵمانەکان ئەتوانن چی بکەن بۆ پشتیوانی لە مزگەوتی ئەقسا بێگومان ئێوە ئەتوانن زۆر شت بکەن ئێمە پێویستمان بە زۆر شت هەیە یەکەم شت ئەوەیە کە نزای خێرمان بۆ بکەن چونکە نزا کرۆکی پەرستشە لەم شەوە پیرۆزانەدا دوعامان بۆ بکەن مزگەوتی ئەقسا لە دوای هەردوو حرەمی پیرۆزی مەکە و مەدینە پیرۆزترین شوێنی موسڵمانانە ئەرکی سەرشانتانە ئێوەش بە نزای خێر داوای سەرکەوتن بۆ ئێمە بکەن نزای خێرمان بۆ بکەن کە مافی خۆمانە لەسەر ئێوە. خاڵی دووەمیش ئەوەیە کە ئێوە پشتیوانی میدیاییمان لێ بکەن و چربەسەریەکانمان ناڕەحەتیەکانمان چەند ڕای گشتی وڵاتەکانتان و ڕای گشتی جیهانی بدەن ناسۆری ئاوارەکانی فەڵەستین بخەنە ڕوو کە ئەمە زۆر گرنگە بۆ بەدەستهێنانی هاوسۆزی نێودەوڵەتی و هاوسۆزی عەرەبی و ئیسلامی بۆ گەلی فەڵەستین کە ئەمە کێشەیەک و دۆسیەیەکی عەرەبی و ئیسلامیە بۆیە من لێرەوە سوپاستانەکەم بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە و تێشی خستە سەر دۆسیەی فەڵەستین. سێم هەر کەسێک هەر موسڵمانێک کە قودسی خۆش ئەوێ پێویستە مناڵەکانی پەروەردە بکات لەسەر خۆشەویستی شاری قودس بۆ تێیان بگەێنێ کە مزگەوتی ئەقسا پەیکەرێکی یەهودی نییە و کۆی باسەکرێ بەڵکو شوێنێکی پیرۆز و بوقایەکی پیرۆزە لە جیهانی ئیسلامیە. مزگەوتی ئەقسا بەشێکە لە بیر و باوەری موسڵمانان کە لێەوە پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ بەرەو ئاسمانەکان چووە ئیسرائی کردووە. جگە لەوەش ئەکرێ کۆمەڵێک چالاکی پشتیوانی پشتیوانی لە مزگەوتی ئەقسا لە شوێنە گشتەکان لە قوتابخانەکان بەڕێوە ببرێ ئەو چالاکیانە گرنگن بۆ پشتیوانی بۆ مزگەوتی ئەقسا و بۆ خەڵکی فەڵەستین کە خۆڕاگرانە بەرەنگاری داگیرکاری ئەبنەوە ئەتوانن بێگومان ئەتوانن بە هەمان شێوە کێشەی فەڵەستین و دۆسەی فەڵەستین لە مەحفەل و ناوەدە نێودەوڵەتەکان تیشکی بخرێتە سەر و بهێنرێتە بەرباس و باس لە سیاسەتی ڕەگەزپەرستانی ئیسرائیل بکرێت کە بەرامبەر فەڵەستینیەکان پیادەیەکە لە کاتێکە بانگەشەی دیموکراسێتێکە کە دیموکراسێتێکی ساختەیە
دەوڵەتێک ئەمە لە بەردەم دەوڵەتێکین کە سیاست و پلانەکانی لەسەر دژایەتی فەڵەستین دروست بووە. نظرة الحياد إلى هذه القضية ڕاوسەرنجی ئێوە چیە لەسەر هەڵوێستی ئەو وڵاتانی کە خۆیان وەکو بێلایەن نیشانەدەن؟ ئایا پێتان وانییە زیاتر ئەوانە بەناڕاستەوخۆ لایەنگری ئیسرائیلن بەم هەڵوێستەیان؟ لە ڕاستیدا بێلایەنی لە نێوان ستەمکار و قوربانیە ئەو خۆی بۆ خۆی ستەمە تاوانە لە نێوان خوێنڕۆژ و لە نێوان خوێنڕژاوە بێلایەن بیت ئەوە تاوانە. ئەوانەی بە یەک چاوسێری داگیرکاری ئیسرائیل و گەلی ستەمکرایی فەڵەستینەکەن ئەوە بەڕاستی پێویستە قسە لەسەر هەڵوێستەکەیان بکەین. ئەوە هەڵوێستەکەیان جێگەی داخۆ جێگەی نیگەرانیە چی وەڵامی نەوەکانی داهاتویانەکەنەوە کاتێک مێژوو بۆیانە نووسێتەوە کە ئەوان داکۆکیان لە دۆسیەیەکی دادگەرانە نەکردووە کە ئەوان بە ویژدانەوە بە ئینسافەوە هەڵوێستیان دەرنەبڕیوە. ئێمە وەکو خاوەنی حەق لە فەڵەستین هەڵوێستەکانیانمان بەلاوە گرنگ نییەوە بە گرنگ نای نرخێنین چونکە بەڕاستی بێلایانی نییە لە نێوان ستەمکار و ستەم لێکراودا. گەماروی سەر غەزە بەچی گەیشتووە ئێستا و بارودۆختان بەگشتی چۆنە؟ شاری غەزە دانیشتوانەکەی زیاتر لە 2 ملیۆن کەسە. ئەم پارێزگایە لە تەنانەت شارێکی کوردستانیش بچووکترە لە ڕووی ڕووبەرەوە، بەڵام ئەم شوێنە وەکو خاڵێکی درەوشاوی فەڵەستینی دەرکەوتووە. لە ساڵی 2007ەوە گەمارەوە دراوە نزیکەی 15 ساڵە ڕێگەی لێ گیراوە تەنانەت خواردن و خواردنەوەشی بۆ پێ بگات. هەموو جموجۆڵێکی بازرگانی تەنیا بەو پێوەرەیەکە داگیرکاری ئیسرائیل بڕیاری لێ ئەدا. ئازادی هاتوچۆ، ئازادی هاوردەکرد، ئازادی جموجۆڵی بازرگانی نییە لە کەرتی غەزە. تەنانەت ڕێی لێ ئەگیرێک هەر پێشکەوتون تەکنەلۆژیایەکیشی پێ بگات. ئەم خاڵە درەوشاوەیە گوشاری ئەخرێتە سەر، گەماری ئەخرێتە سەر بۆ ئەوەی ئاڵای سپی هەڵبکات و خۆی بەدەستەوە بدا. بەڵام سوپاس بخوا بە شایەتی هەموو گەلانی عەرەبی موسڵمان کە غەزە خۆڕاگرەوە، غەزە دامەزراوە، لە کەرتی غەزە جۆرێک لە داڕوخانی ئابووری و تەندروستی هەیە، بەڵام خەڵکی غەزە کەرامەت و ژیانی ئازادی خۆیان هەڵبژاردووە. ئەوان بە شوێن خۆشگوزاراندا ناگەڕن بەڵکو بە شوێن ژیانێکی ئازاد و سەربەرزانەوەن. بۆیە ئەڵێم بە دڵنیایەوە ئەڵێم گەماروی ئیسرائیل شکستی هێناوە لە ئامانجەکانی و قواری داگیرکاری ئیسرائیل لەو گەمارۆی کە سەپانوتی نەیتوانی ئامانجەکانی بەدی بێنێ. بەڵام گرفتەکە لەوەدایە کە گرفتی ئێمە تەنیا لەگەڵ قواری داگیرکاری ئیسرائیلدا نیە بەڵکو لەگەڵ کۆمەڵێک هەلپەرست و کەسانی تری تەنانەت عەرەبی شایەکە پاساو بۆ سیاسەتەکانی سیاسەتە داگیرکاریەکانی ئیسرائیل ئەهێننەوە. باختصار ماذا عن الجامعة العربية؟ دەربارەی کۆمکاری عەرەبی چی ئەڵێن؟ ئایا هیچ ڕۆڵێکی هەیە؟ بەداخەوە ئەم کۆمکارە ئەگەر دابخرێ زۆر باشترە. ئەو پارەی کە تێدا سەرفەکرێ بۆ گەلانی فەڵەستین سەرفکرێ زۆر باشترە. جامیعە عەرەبی و کۆمکاری عەرەبی هیچ ڕۆڵێکی نەبووە لە یەکخستنی دەنگی عەرەبدا. دامەزراوەیەکی شکست خواردووە، هیچ خێرێکی لێ چاوەڕوان ناکرێت. پێم باشە کاتی خۆمان تەنانەت بە وەڵامدانەوەش دەربارەی ئەم کۆمکارە نەفەوتێنین. سوپاس بۆ بەڕێز ماجید زەبدە لە کەرتی غەزەی گەمارەدراوە لەگەڵمان بوویت. ڕاستەوخۆ میوانی کەناڵی ئاسمانی پێیان بووی لە ڕووماڵێکی ڕاستەوخۆ تایبەتدا. المناصرون لهذه القضية والذين قلوبهم معكم دڵنیاتانەکەینەوە کە برایانتان لە کوردستانیش دڵیان لەگەڵتانە. منیش دووبارە سوپاسی منیش دووبارە سوپاسی ئەم دەرفەتە و ئەم میوانداریە ئەەکەم و داوای لێبوردن ئەەکەم لە هەر کەم و کورتێک لە دیدارەکە.
بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەردەوامی لەگەڵتان لەم ڕووماڵە تایبەتە پاش ناوبڕێک و دەینەوە خزمەتان. أمن إسرائيل تقدم يا ابن أقصانا ودك الأرض نيرانا وزلزل أمن إسرائيل أشعل فيه بركانا تقدم يا ابن أقصانا ودك الأرض نيرانا وزلزل أمن إسرائيل أشعل فيه بركانا زلزلة قم زلزل زلزلة قم زلزل زلزلة زلزل أمن إسرائيل قم زلزل زلزلة قم زلزل زلزلة قم زلزل زلزلة زلزل أمن إسرائيل إنهم وهن ووهن ما لهم في الحرب عزم هم كبيت العنكبوت حينما يلقاه شهم إنهم وهن ووهن ما لهم في الحرب عزم هم كبيت العنكبوت حينما يلقاه شهم زلزل أمن إسرائيل أشعل فيه بركانا زلزل أمن إسرائيل أشعل فيه بركانا 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 زلزل زلزلة قم زلزل زلزلة قم زلزل زلزلة زلزل أمن إسرائيل إنهم في القلب شتى ويخافون الممات خلف جدران تواروا جبنهم يهوى الحياة إنهم في القلب شتى ويخافون الممات خلف جدران تواروا جبنهم يهوى الحياة زلزل أمن إسرائيل أشعل فيه بركانا زلزل أمن إسرائيل أشعل فيه بركانا 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 زلزل زلزلة قم زلزل زلزلة قم زلزل زلزلة زلزل أمن إسرائيل جيشهم يهوي رهانه ولقد ولى زمانه جندهم فئران حرب حتفهم آن أوانه جيشهم يهوي رهانه ولقد ولى زمانه جندهم فئران حرب حتفهم آن أوانه زلزل أمن إسرائيل أشعل فيه بركانا زلزل أمن إسرائيل. دووبارە سەلامی خواتان لێبێ خۆشەویستان و عەزیزان. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا لە کۆتایەکانی ئەم شەوە پیرۆزانەی مانگی پیرۆزی ڕەمەزانین. خوای پەروەردگار تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بکە. بەردەوامی لەگەڵتان لەم ڕووماڵە تایبەتە بۆ هاوسۆزیەک وەکو هاوسۆزیەک بۆ قیبلەی یەکەمی موسڵمانان کە مزگەوتی ئەقسای پیرۆزە لەگەڵ میوانی عەزیز و خۆشەویستمان مامۆستای زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی درێژە بە بەرنامەکەمانە دێن. مامۆستا بەخێر بێن. سپاس بۆ جەنابیشت. ئجا هەر بۆ معلوماتت جارێ هەر بەخێر بێ خوای گەورە تاعات و عیبادەتت قبوڵ بکە ئینشاءالله. کۆمەڵە خەڵکی ئێستا چاویان هەڵ نایە بەم جۆرە بەرنامانە بەم دیفاعکردنە لە قودس لە با بڵێن وەکو فەڵەستین وەکو غەزە وەکو ئەو وڵاتی کە ئێستا داگیر کراو لەلایەن قەوارەی جوولەکە و زایۆنیزمەوە. بەڕاستی هەیە ئێستا پێی قەڵسە پێی بێتاقەتە ئێمە کوردین حەقمان چییە؟ قەزیەکان کردووە بە عەرەبچێتی بەوەی کە ئەوە قەزیەکی عەرەبیە
پەیوەندی بە مسلمانانەوە نییە. ئەمەش طبعاً ئێمە زانین ئەو جۆرە خەڵکە کوێیان ئێشێ و شەڕی چی ئەکەن و بەشێک لەو خەڵکە عالمانیەی کە ئەسڵەن ئەم قەزەی بەلاوە گرنگیەوە هیچیشی لێ نازانێ، بەڵکو دەربارەیەوەی کە لەگەڵ ئەوەی کە هیچیشی لێ نازانێ قسەشی لەسەرەکە. قسەتان چییە لەسەر ئەم حاڵەتی کە ئێستا ڕوو ئەدا و ئەم هێرشانەی کە ئەکرێتە سەر ئەو شوێنە پیرۆزە و هەندێک پێناسی بەیت المەقدس و مزگەوتی ئەقسامان بۆ بکە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و مێرەبان، درود و سەلام و سەڵات لەسەر گیانی پێغەمبەری پێشەوە محەممەد صلی الله عليه وسلم و سوپاسان دەکەم بۆ سازدانی ئەو دەرفەتە. هەڵبەتە قسەکردن لەسەر ئەم بابەتە ئێمە وەکو مسلمانێک پاشان وەکو کوردێک لە دوو ڕۆواکرێ قسەی لەسەر بکرێت، لە ڕوویەک وەکو ڕۆوە ئاینیەکەی، لە ڕوویەکیش وەکەوەی کە ئێمەش میلەتێکی مەزڵوم و ستەملێکراوین و ئەزانین تامی زوڵم چییە و چۆنە. هەڵبەتە لە ڕۆوە ئاینەکەەوە ئەمێ ئەوە بڵێم ئێمە وەکو مسلمان بۆ بەم قسە لەسەر ئەم بابەتە ئەکەین، بۆ لەسەر ئەم بابەتە دێنە جواب، بۆ هاوخەمی دەرەبڕین. هەڵبەتە لەبەرەوەی کە قودسی پیرۆز بەنسبەت ئێمەوە جێگەیەکی زۆر گەورە و پیرۆزە کە سێم قیبلەی مسلمانانە و وەکوتێ مەهبەط الئەنبیا شوێنی پێغەمبەرانە و شوێنی شەوڕەوی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام و ناوی لە قورئانی پیرۆزدا تۆمار کراوە. خوا فەرمێ الذی بارەکنا حەولەه. و پاشان لەلایەکی ترەوە ئەمە قەزەیەکە پەیوەندی بە ستەملێکراوی کۆمەڵێک خەڵکی مسلمانەوە هەیە کە ئێمەش وەکو مسلمان داوامان لێ کراوە کە هەست بە ئازار و معانات و ناڕەحەتی مسلمانان بکەین لە هەر شوێنێک بن و هەر ڕەنگێکیان هەبێ و هەر زمانێکیان هەبێ و لە هەر شوێنێکی ئەم دنیا بن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. ئەفەرمێن نمونەی مسلمان لە ڕەحم و سۆز و برایەتی و پشتیوانیان بۆ یەکتری بەڕاستی وەکو یەک لاشەوان. ئەگەر چۆن لاشە شوێنێک لەو لاشەیە ئازارێکی هەبێ هەموو گیانی ئەو کەسە لەرز و تادای ئەگرێ بێتاقەتی دایەگرێ، بەڕاستی مسلمانانیش ئەبێ وابن. کاتێک کە کەسێک لەم کۆمەلگای مسلمانە و لەم کۆمەلگای کوردی خۆمانە ئەڵێن پێویستە ئەم بابەتە بەلاوە جدی بێ و پێت ناخۆش بێ و قسەی لەسەرکەی لەم ڕوانگەوە کە مسلمان ئەبێ پشتیوانی لە مسلمانانی تر بکە. المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. ئیماندارانی پیاوان و ئافرەتان ئەبێ پشت و پەنای یەکتری بن، لە خەمی یەکتریا بن. یا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من لم يهتم بأمر المسلمين فليس منهم. هەر کەسێک گرنگی و بایەخ بە ئیشوکاری مسلمانان نەدا، بە ناڕەحەتی مسلمانان نەدا، خەمی مسلمانان بە خەمی خۆی نەزانێ، ئازاریان بە ئازاری خۆی نەزانێ، بەڕاستی ئەوە لە مسلمانان نییە، بەشێک نییە لە مسلمانان. بۆیە ئێمە وەکو مسلمان بەڕاستی ئەو ئازارە کە ڕوبەڕووی ئەو مسلمانانە ئەبێتەوە، ئەو قەسفە ناڕەوایی ئەو شوێنە کە ئەکرێ، ئەو گەماروی کە ئەخرێتە سەر ئەو خەڵکە مسلمانە، بەڕاستی ئێمە دڵمان ئازارە بینێ، لەو پەڕی ناڕەحەتیاین و خەم و خەفەتی بێخۆین، بێتاقەتین لە ڕوانگە دینیەکەوە. ئێمە دیفاع لە قەزەیەکی دینی ئەکەین، دیفاع لە قەزەیەکی عەرەبی ناکەین. ئێمە بۆ لەسەر وڵاتێکی تری عەرەبی قسە ناکەین. خۆ چەندین وڵاتی عەرەبی ڕۆبەڕووی گرفتە بنەوە، مەسەڵەن کێشەیان بۆ دروستە بێ، قەت ئێمە قسە لەسەر بابەتێکی وا ناکەین. ئێمە قسە لەسەر شوێنێکەکەین کە قیبلەی یەکەمی مسلمانان بووە، کە مسلمانان لە سەرەتای ئیسلامەوە 16 بۆ 17 مانگ ڕویان لە بەیت المەقدس بۆ کە نوێژیان کردو، وەکو چۆن کەعبە پیرۆز بووە، بەیت المەقدس قیبلەی مسلمانان بووە. پاشان سێم حرەمە لە دوای حرەمی مەکە و حرەمی مەدینەوە کە دروستە مسلمانان بە تایبەت هەوارگەی بۆ بپێچنەوە، بە تایبەت سەفەری بۆ بکەن، بە تایبەت عیبادەت و بەندایەتی بۆ بکەن. لە ئیسلامدا دروست نییە ئینسانی مسلمان بۆ هیچ شوێنێک بە تایبەت بار بپێچێتەوە، خۆی بپێچێتەوە، بڕوا سەفەرکە بۆ عیبادەت و بەندایەتی تایدا جگە لە سێ شوێن نەبێ: کەعبەی پیرۆز، مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەدینەی پیرۆز، و قودسی پیرۆز کە داوام وایە لە خوای پەروەردگار ئەو دەرفەتە بۆ مسلمانان ئاسان بێ و بێتە پێشەوە کە زیارەتی بکەن، کە نوێژێک لە بەیت المەقدس ئەجر و پاداشتی 500 نوێژی هەیە کە لە شوێنێکی ترە ئەنجام ئەدرێ. ئەمە لە هیچ شوێنێکی ترا نییە، لە هیچ جێگەیەکی ترا لە ئیسلامدا ڕێگەی پێ نەدراوە لەبەر پیرۆزی و گەورەی ئەم شوێنە. ئەم شوێنە شوێنی پێغەمبەرانە، شوێنی شەوڕەوی پێغەمبەری خوا بووە. خوای تەعالی فەرمێ سبحان الذي أسرى بعبده ليلا
من المسجد الحرام إلى المسجد الأقصى پاک و بێگردی بۆ خوای کە شەوڕەوی بە پێغەمبەرەکەی کرد لە کەعبەی پیرۆزەوە بۆ مزگەوتی ئەقسا الذي باركنا حوله ئەو شوێنێک کە خوای پەروەردگار بەرەکەتی خۆی بەسەرا ڕۆشتووە شوێنێکی مبارەکە شوێنێکی عەزیزە لە دڵ مسلمانانە بۆیە کاتێک مسلمانان کە ئەبینن ئەو شوێنە ڕوبەڕووی هێرشە بێتەوە ڕوبەڕووی داگیرکاریە بێتەوە ڕوبەڕووی خاپورکردنە بێتەوە بەڕاستی مسلمانان لە هەموو دنیا ناڕەحەتە بن بە تایبەت ئەو مسلمانانەی کە لەو شوێنەیە ئاژین کە مافی ئەویان هەیە کە دیفاع لە خاکی خۆیان بکەن مافی ئەویان هەیە وەکو هەموو وڵاتێکی تر بژین مافی ئەویان هەیە کە شوێنێک کە شوێنی خۆیانە نەهێڵن داگیر بکرێ بۆیە ئێمە لەو ڕوانگەوە وەکو مسلمان هەست بە ئازار و ناڕەحەتی و خەمباریەکەین کاتێک کە ئەم ئەحداثانە ڕوادات ئەمە وەکو مسلمان دوجار ئێمە وەکو میلەتێک میلەتی کورد وسم ئیشارە بەوەش بکەم زۆر سپاس دەکەم کە بیرت خستمەوە ئێمە وەکو میلەتی کوردیش ئێمە چەندین ساڵ لەژێر معانات و زوڵم و ستەمکاریا بووینە ئێمە ئەزانین تامی زوڵم یعنی چی ئێمە زانین ئازاری زوڵم چەندە ناڕەحەتە تۆ لە خاکەکەی خۆتابی داگیر بکرێ لە خاکەکەی خۆتابی وە دەربنرێ لە خاکەکەی خۆتابی بۆمباران بکری بێبەش بکری لە خۆشیەکانی ژیان ئابلۆقی ئابرووی بخرێتە سەر شارەکەت نەیڵن دەنگ و ڕەنگت هەبێ يعني بس بو بيناسي جولك كخوي تعالى فرمي ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم اواني كايانوي جولك ليان رازي بن براسي بيبقرينو بو قران هر كسي لم كوملغا خوي بمسلمان زانيو اگر ايوه الحقيقتي جولغت يبقى بيك ايات خوي بروغاتي تغيني كافرمي بهيج جوريك لن بو نفيه بهيج جوريك جولكو غاور ليت رازي نابن إلا أبي شوني أينو مذهبك أمكوي إلا أبي شوني دينك أمكوي يعني يا نبي جولك بي يا أبي النبيت يستوى بوي باردوي خوك ووضعك وكبوي نارات سرهنا براسي بويان بكري دز بسر همو ولاتانا أجرين بتعبت ولاتاني عربي بداخل يعني أبينين ليرولي ولاتاني عربي أنا بناوي أشتيوا يعني بيوندي لغل أولاتها يعني لغلو كيانيا ئاسایی ئەکەنەوە شێوەک لە شێوەکان هەردەستیان بەسەرا گرتووە بەس ئەوەیە بەڵێ خێر و بێری ئەوڵاتانە خۆن بە دەستگرتنێکی عسکەری نیە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە زۆر ڕۆوە بێگومان ئەوان ئەم تەطبیعیش کە ئەکرێ لەگەڵ ئەو وڵاتەیە کار ئاسانیە بۆ ئیسرائیل بۆی جارێک چۆنەڵی جێپێگەی خۆی باشتر لە وڵاتانەیە بچەسپێنێ کاریگەری لەسەر ڕێی عام دروست بکە وشعوبەکان هادی بکاتەوە طبعا ئەمە حکوومەتەکان تطبیعیان کردووە لەگەڵ ئەو قوارەیەدا بەڵام دڵنیام خەڵکی وڵاتانە لە 95 و بگرە زیاتریش ناڕازین لەگەڵ ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ وڵاتێکە کە خێر و بێری بۆ هیچ کەسێک ناوێ بەڵکو بەرژەوەندی خۆی جێبەجێەکە پرسیارێک لە مێشمە ئەگەر بیرم چوو بیرم خەرەوەمە پێشەشکاری ئاهاش خۆشە بە نیسبەتی ئەو تەطبیعەوە کە باست کرد هیچ سزایەک دانراوە بۆ ئەوەی ئەگەر کەسێک تەحالوفێکی کرد لەگەڵ یەهودیەکە لەگەڵ ئیسرائیلیەکە لەگەڵ داگیرکەرێکە سزایەکی هەبێ لەلایەن خوای پەروەردگارەوە پرسیارەکەی ترم ئینشەڵا بیر ناچێ ئەو پرسیارەشت لێ یەکەم بەڵێ هەڵبەتە ئیسلام هەر کەسێ دەستی ئاشتی بۆ درێژ بکە ئیسلام دەستی ئاشتی درێژەکە ئیسلام هەرگیز لەگەڵ شەڕ و زوڵم و ستەم نییە ئیسلام هەرگیز دەست پێشخەری ناکە بەڵام کاتێک کە کەسێک دێ خاکەکە داگیرەکە کە قبوڵی نییە تۆ بژیت قبوڵی نییە تۆ هەبیت قبوڵی نییە تۆ کیانێکت هەبێ کاتێک کە بۆمباران دەکە حیسارە خاتە سەر ئەو وڵاتە بەڕاستی لە لایەکی ترەوە و ژێربەژێری یان بۆ بەرژەوەندی مەسلحەتێکی تاکە کەسی یان بۆ وڵاتەکەی خۆت تۆ بچی پەیوەندی لەگەڵ ئەو وڵاتەیە ئاسایی بکەیتەوە لە کاتێکا کە براکانت بەتایبەت بۆ وڵاتانی عەرەبی دوو جار یعنی حەقیانەیە جارێک لەبەرەوەی کە موسڵمانن جارێک لەبەرەوەی کە هاو زمانی خۆتانن یعنی جۆرێکە لە خیانەت و جۆرێکە لە بێوەفایی جۆرێکە لە ترسنۆکی و جەبانی کە دڵنیام هەر لە دنیای سەر شۆڕێکەی ئەبینن پێشەوەی کە بگەنە قیامەت کە پشتی کۆمەڵی موسڵمانی چاک کۆمەڵی خەڵک کە لە وڵاتی خۆیانە ئەژین یعنی کۆمەڵی خەڵک کە ئەیانوێ لە وڵاتیان بەدەربندرێن بۆ جۆرێکە لە خیانە جۆرێکە لە زەلیلی جۆرێکە لە سەر شۆڕی بەڕاستی بۆوانە بۆی بینەرانی بەڕێز ئاشنا بن بۆ تەطبیع و
هاوسۆزی و تەحالف دروستکردنە کە چۆن چۆنیە بینەرانی بەڕێز هەر بۆ زانیاریتان کە ئەڵین تەطبیع لەگەڵ ئیسرائیل واتە من نازانم هینەکەی بڵێن کوردەکەی بێ بە تەحالف دروستکردن بە ئارامی واتە ئۆقرەیی دروستکردنی ئاساییکردنەوە و ئۆقرەیی لەگەڵ ئیسرائیلە ئەمە چەند وڵاتێک پێی هەستاون بە نمونەی سعودیە و ئیمارات و وڵاتی میسر و والله عالم وڵاتی بەحرین و وڵاتی کوێیت و کۆمەڵک لەو وڵاتە عەرەبیانەی کە زۆر شتیان بەدەسە لە ناوچەکە لە مەنتیقەکە بەڵام دوجار لەگەڵ ئیسرائیلە ڕێککەوتون لەسەرەوەی ئارامی لە ناوچەکە هەبێت و تەطبیع هەبێ و تەطبیعی کە باسی لێواکەن بە شێوازێک لە شێوازەکان دوجار لە زەرەری مسلمانان و فەڵەستینیەکان و خەڵکی شاری قودس و دەوروبەری مزگەوتی ئەقسای پیرۆزە و کەرتی غەزەی گەمارۆدرا و بە هەمان شێوە ماوەسا ئەو پرسیارێکی ویستم لە جەنابتی بکەم خەڵک ئێستا بە تایبەت هەندێک لە کوردە حیاتەکەی خۆمان ئەڵێن ئەی بۆچی ئێوە ئاوا دێنە جواب بۆ فەڵەستین ئەی بۆ نەهاتنە جواب بۆ عەفرین بۆ نەهاتنە جواب بۆ کەرکووک کە داگیر کرا بۆ نەهاتنە جواب بۆ ئەو ناوچە کوردیانەی کە با بڵێن هەر لە زمانی سەدامیشەوە کە داگیر کراون و بە داگیرکاریە تێپەڕیون بۆ قسەتان لەسەرەوانە نەکردو بۆ ئەم هەڵایە دروستەکەن بۆ فەڵەستین جا نەکراوە ئەو پرسیارە ئەوە ئەسڵی پرسیارە جا نەکراوە من ئەمێ وەڵامەکەی جەناب ئێمە مەزڵومیەت لە هەر شوێنێک بێ بەڕاستی لەسەری دێنە جواب و قسەمان لەسەری هەیە بە تایبەت بۆ میلەتەکەی خۆمان کێ هەیە یعنی لەسەر میلەتی خۆی نێتە جواب کێ هەیە حەز بە ئاسوودەی و بەختەوەری و خۆشبەختی میلەتەکەی خۆی نەکا مەگەر کەسێک بێ بەڕاستی زۆر بێ ئەمەک و بێوەفا بێ ئەگینا ئێمە کوردێک لەو پەڕی دنیا هەست بە ئازارێکی هەبێ معاناتێکی هەبێ ئێمەش بەڕاستی پێمان ناخۆشە مادام قەزەیەکی حەقی هەبێ مادام دیفاعێکی مەشروعی هەبێ مادام شتێنەکە کە پێچەوانە بێ لەگەڵ عەقیدە و بیرروباوەڕی ئیسلامیە ئێمە لەسەر هەموو قەزانە هەر قەزەیە بە حەق بێ دێنە جواب و هاتوونەتە جواب بەڵام ئێمە تەئکید لەسەرەوەکەمەوە دیفاعکردنمان یا قسەکردنمان لەسەر یا هاو خەمی و هاو سۆزی دەربڕین لەسەر ئەم بابەتە لەبەرەوە نییە کە عەرەبن لەبەر ئەوەیە کە مسلمانن و لەبەر ئەوەیە کە مەزڵوم مستەملێکراون هەر کەسێکی تریش مەزڵوم بێ ئێمە بەڕاستی حەقی پشتیوانی هەیە و حەقی هاوکاری و دەستبارگری هەیە و حەقی دوعای خێری هەیە پێغەمبەری خوا فەرمووی ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما تۆ براکەت سەر بخە ئەگەر زاڵم بوو یا مەزڵوم بوو وتیان چۆن ئەگەر زاڵم و فەرمووی دەستی بگری کە زڵم نەکا دوجار مەفروض نییە ئەم نیزامە ئەلمانیە سیکۆلارە وەکو حکوومەتێک وەکو وڵات وەکو ناوی خۆی لە ناوە حکوومەت دەوڵەت لێرە بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەوان بۆ نمونە هاوکاری بۆ کوردانی منتیقەکە بنێرن و هاوکاریان بن و دیفاعیان لێ بکەن بە باشترین شێوە و دامی اقتصادی و مادی دامی عسکەری ئەو پرسیارە ڕوو لە سیاسیەکان بکرێت ڕوو لە حزابەکان بکرێت ئێمە وەکو مسلمانێک قساکەین ئێمە وەکو خەڵکێکی خەمخۆر قساکەین کە وەکو بڵێ تامی زوڵمان چەشتووە و مسلمانان لە ناڕەحەتی و ناخۆشیان بەڕاستی حەقوای ئەو پرسیارە ڕوو لە خەڵکە سیاسیەکان بکە کێ کەرکووکی لە دەستدا کێ لەسەر قەزەی کوردی نایەتە جواب کێ من حەز ناکەم بچمەناوە بابەتە سیاسیەکە بەڕاستی ئەوان ئەو پرسیارە لەوان وەکو ئاماژەیەک ویستم ئاماژەی پێ بکەین لەوەی کە مقارنەکردن لە نێوان ئەم حاڵەتە و ئەو حاڵەتە جیازیکی زۆر زۆری هەیە بە نمونە ئێستا ئەگەر بەیت الحەرام کە لە مەکەیە و قیبلەی مسلمانانە بە هەمان حاڵەتا تێپەڕێ خۆ ئەویش لە وڵاتێکی عەرەبیایە ئەی ئەگەر هەڵوێستمان نەبێ بۆ ئەوە ڕەنگە بۆەوەش بڵێن ئەی بۆ قودس هەتانە بۆ ئەوێنیتانە دوجار ئەوێش وڵاتێکی عەرەبیە و مەکەیش بڵێن کەعبەیش هەر لە مەکەیە من ئەمە یەک شتێک بڵێم کاک محمود ئێمە ئەگەر چاوەڕێی ئەوە بکەین یعنی هەموو خەڵک لە تۆ ڕازی بێ ئێمە وەکو مسلمان ئەمە بە قەزەیەکی مسلمان ئەزانین هەر کەسێ خۆی بە مسلمان ئەزانێ بێ ئەمە بە دین و بە عەقیدەی بیرباری خۆشی بزانێ ئەوەی کە مسلمانی ئازادە بۆ خۆی چۆن بیرەکاتەوە طبعاً بەدڵی نییە ناشکێ هەموو کەس بەدڵی بێ ئەمە دیفاع لە قەزەیەکی ئاوا بکەین بەڵام من هەر کەسێک بڕوم لە هەر کەسێکە کە خۆی بە مسلمان ئەزانێ ئایا تۆ بەیت المەقدس قیبلەت نەبووە ئایا بەیت المەقدس شوێنی شەوڕەوی پێغەمبەری خوا نییە بۆ ئاسمان ئایا بەیت المەقدس ناوی لە قورئانی پیرۆزە تۆمار نەکراوە ئایا بەیت المەقدس بە دەقی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
یەکێک لە جێگە پیرۆزەکان نییە کە مسلمانان ئەتوانن بە تایبەت سەفەری بۆ بکەن و نوێژێکی بە 500 نوێژ خوای نووسێ؟ ئایا بەیت المەقدس شوێنی دابەزینی پێغەمبەران نیە چەندین پێغەمبەر؟ ئەگەر تۆ باوەڕت بەخوا هەیە و خۆت بە مسلمان نەزانی ئەبێ لەسەر ئەم قەزیانە قسە بکەی. ئەگەر باوەڕی نەبێتی باوەڕی نەبێ ئازادە بخۆی چۆن بیرەکات و بابیر بکاتەوە. ئەچێتە دەرەوە لەو چوارچێوەیی کە بە جۆرێکی ترە بێت دیفاع بکە، بە جۆرێکی تر کە ئەمە خەڵکێکی مەزلومن لە خاکی خۆیانان لە وڵاتی خۆیانان خاک بە دەرەکرێن. باشە من شتێکی ترە پرسماسا ئەوەی کە لە دڵیشەوە پێی ناخۆش نەبێ بۆم قەزیەیە ئەچێتە چوارچێوێکی خەتەرەوە لە ڕووی دین و ئیمانەوە؟ وەڵای جایتە منەڵم مسلمان بەڕاستی پێویستە شتێکەیە پێوتێ وەلا و بەڕا خۆشەویستی بۆ مسلمانان وەرەقلێبوونەوەی زوڵم و ستەمکار و ستەمکاران. یعنی ئەمە بەشێکە لە دیندارێتی مسلمان، بەشێکە لە عەقیدەی ئێمە. یعنی لە خۆت بترسە ئەگەر مسلمانێک لە ئازارە بوو، لە ئەشکەنجیا بوو، لە ناڕەحەتیا بوو لەو پەڕی دنیا، تۆ لێرە خەمی بۆ نەخۆی، دڵتەنگ نەبی بۆی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. مسلمان و ئیمانداری کامڵ نییە ئەو کەسەی کە ئەوەی بۆ خۆی پێخۆشە ئەبێ بۆ مسلمانانیش پێی خۆش بێ. تۆ چۆن حەزەکەی لە ئازادیا بژیت، خاکەکەت داگیر نەکرێ، ستەمت لێ نەکرێ، نەچەوسێنرێیتەوە، ئەبێ بۆ مسلمانانیش ئەوها بیت. وازەحە. ئەی پێغەمبەری خوا فەرمێ المسلم و ئەخو المسلم، مسلمان برای مسلمانە، پشتگیری لێکە، پشتیوانی لێکە، پشتی نادا بە زەویە. مسلمان هەست بە ئازاری یەکتریەکە. المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا. ئیماندار بۆ ئیماندار وەکو بینا وەکو دیوار وایە هەندێکی ترەگرێ. ئەیچی لەم هەموو ئاەتە ئەەکەی؟ ئەیچی لەم هەموو فەرمودەی پێغەمبەری خواکەی صلی الله عليه وسلم کە باس لەوەکە کە ئیمانداران ئەبێ وەلایان بۆ مسلمانان هەبێ. ئەبێ هەر مسلمانێ لە هەر شوێنێکی ئەو دنیا لە ناڕەحەتیا بێت تۆ پێت ناخۆش بێ. هەر مسلمانێ دڵخۆش بوو، ئاسوودە بوو، خۆشبەخت بوو لە دنیاە، ئیشوکاری بۆ ئاسان بوو، ئەبێ تۆ پێت خۆش بێ. من ئامە بە پوختی بەو خەڵکاڵێم. ئێمە وەکو عەقیدە، وەکو بیر و باوەڕ، وەکو دین دیفاع لەو قەزیەکەین. کابراک عەرەب لە وڵاتێ من ئیشم بەوە نییە ئەمە عەرەبە ئەوە کوردە. من وەکو مسلمانێک وەکو دیندارێک کاڵێم ئەوە شوێنێکی پیرۆزە، قیبلەی مسلمانان بۆ، شوێنی پێغەمبەرانە، شوێنی شەوڕەوی ئەو پێغەمبەری ئێمە ئەبێت پێمان ناخۆش بێ لانیکەم. لانیکەم دوعای خێر بکەین، لانیکەم پێمان ناخۆش بێ، لانیکەم ناڕەزاییەک دەربڕین. ئەی تۆ ئەگەر ئێمە مسلمان لەسەر مسلمان نەیەتە جواب بوو، ئەی مسلمان ئازاری مسلمان بە ئازاری خۆی نەزانێت کامە مسلمانێتی بکات. باشە. ما يثاب على فعله ويعاقب على تركه. ئەو کەسەی کە فعلا ئێستا هاوسۆزی دەرەبڕێ بۆ بەیت المەقدس و مزگەوتی ئەقسای پیرۆز پاداشتی دەسەکەوێ؟ بێگومان هەر کەسێک گرنگی بە ئیشوکاری مسلمانان بدە، غیرەتی بۆ دینەکەی بجوڵێ، دیفاع لە دینەکەی بکە، دوعا بۆ مسلمانان بکە، پاڵپشتی مسلمانان بکە، ئەمە جۆرێکە لە جێبەجێکردنی واجب، ئەرکی سەرشانی خۆی جێبەجێەکە. جا ئێمە کارەکەیشمان خۆشبەختانە ئەو گرانە نییە کە من دەستمان ناگاتە وڵاتە مەسەلەن مەیدانیان ئینسان بتوانێت دیفاعی لێ بکە یا بچێتە ناو ئەو مزگەوتەوە هەروەکو چۆن ئەو خەڵکانەی تر لە ناو ئەو مزگەوتەیان ئێمە تەنها ئەوەی کە لەسەرمانە لە دڵەوە پێمان ناخۆش بێ و دوعای خێریان بۆ بکەین و دوعای خێر بۆ مسلمانان بکەین. ئێمە تەمەنای شەڕ لە هیچ شوێنێکان ناکەین. دوعای خێر بۆ ئەو مسلمانانە بکەین، خۆی پەروەردگار نەسرەت بە دینەکەی بدە، عیزەت بۆ ئیسلام بگەڕێنێتەوە و پێمان ناخۆش بێ خەڵک بچەوسێنرێتەوە، نەک لە فەڵەستین لە هەر شوێنێکی دنیا. ئەمە ئەرکی سەرشانی ئێمە، ئەمە ئەشتکارێکی گران نییە. هەر کەسێکیش ئەمە بکە بە دڵنیایی و ئەجر و پاداشتی دەسەکەوێ و غیرەتی بۆ دینەکەی جوڵێ. کاکە شەرەفە بۆ کورد کە سەلاح الدینی ئەیوبی ئەو کە باپیرەی ئێمەیە ئەو شوێنەی ئازاد کردووە، بەیت المەقدس ئەو ئازادی کردووە. ئەوایە میلەتی کورد لە هەموو میلەتی زیاتر لەسەری بێتە جواب، چونکە پێش ئێمە باپیرە گەورەمان سەلاح الدین بە فەخر و شانازیەوە ئەو شوێنەی ئازاد کردووە. ئەو داگیرکاریەی بە ئەرکی سەرشانی خۆی زانیەوە کە نەیهێڵەیە کە دیفاع لە مسلمانان بکەوە. قیبلەی ئێمەیە، تۆ لەسەر قیبلەکەی خۆت نەیتە جواب، بە بەرچاوتەوە مسلمان بکوژێ خەفەت نەخۆی، بە بەرچاوتەوە مەسەلەن دینەکەت هێرشی بکرێتە سەر و سوکاتی پێ بکرێت، تۆ لەسەر نێتە جواب. بەڕاستی علامەتی ئیستیفام لەسەر دیندارێتێکە دروستە. دەستاو خۆش مامۆستاگیان. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ناوبڕێکی کورد وەرەگرین و دواتر دێنەوە خزمەتان بۆ درێژەدان بە ئەوەی کە ماوە لە ئەم ڕووماڵە تایبەتە لەگەڵمان بمێنەوە.
دووبارە سەلامی خواتان لەبێ بینرانی بەڕێز و خۆشەویست مامۆستا من سوپاسی جەنابەت دەکەم لەم تەوەرە لەگەڵمان بووی هەم وتەی کۆتایی جەنابەت و هەم هەندێک دوعای خێرمان بۆ بکەین انشاءالله پێکەوە ئامینی بۆ بکەین بەڵکو خوای گەورە ئەو مسلمانە خۆشەویستانە لەو تەنگەژێ ڕزگارکە. وەڵام من سوپاسانەکەم بۆ بایەخیدانتان بەم بابەتە بەڕاستی ئەرکێکی جوان جێبەجێەکەن و بەڕاستی ئەمە جوزێکە لەو ئەرکەی کە وەکو مسلمان پێویستە ڕای پەڕێنن یا ڕەبی خوای گەورە ئەج و پاداشتان بداتەوە و داوام وایە کە قسەکردن سەر ئەم بابەتە قسەی زیاتر لەسەر بکرێ و مسلمانان ئاگدار بکرێنەوە بۆی مسلمانان نەکەونە ژێر کاریگەری خەڵکانێکەوە کە هیچ خەمی دینەکەیان نییە و بەڕاستی داوایشم وایە لە هەموو مسلمانان ئێمە لەم دوورەوە تەنها ئەومان پێکرێت کە لە دڵەوە پێمان ناخۆش بێ و پێمان ناڕەحەت بێ کە ئەو زوڵم و ستەمە ئەکرێ بەرامبەر بە بەیت المەقدس و هەمیشە دوعا بکەین و پاڕێن لە خۆی پەروەردگار ئێمە وەکو مسلمان پێمان وایە کە دوعا چەکێکی زۆر گەورەیە و ممکنە بەهۆی دوعای کەسێکە خۆی پەروەردگار نەسرەت و پشتیوانی بۆ ئەو مسلمانانە بنێرێ. داواکاریشم لە کۆتایە لە خۆی پەروەردگار و لێ پاڕێەوە بەناو جوانەکانی خۆی بە ئیسمی عەظەمی خۆی یا حەیو یا قەیوم یا بەدیع السەماوات والأرض یا ذا الجلال والإکرام نەسرەت و پشتیوانی مسلمانان بدەی خۆی پەروەردگار عیزەت و شکۆ بۆ مسلمانان بگەڕیتەوە یا ڕەبی خوایە مسلمانان لە هەر شوێنێکی ئەم دنیا لە ناڕەحەتیان ناخۆشیان پارێزراویان بکەی یا ڕەبی خوای پەروەردگار پشتی دوژمنیان بشکێنی هەر کەسەی ئیرادەی شەڕ و خراپەی هەیە بە مسلمانان وەستەم لە مسلمانانەکە و ستەم لە خەڵکانی لاواز و بێدەسەڵاتەکە خوای پەروەردگار لە ناویان بەری خوای تەعالا بۆ خاتی گەورەی خۆت هەر مسلمانێک لە هەر شوێنێکی ئەم دنیا دیفاع لە دینەکە دەگا غیرەتی بۆ دینەکەت ئەجوڵێ یا ڕەبی خوایە سەربەرزیکەی سەرفرازیکەی سەرکەوتوویکەی ئێمەش وا لێ بکەی غیرەتمان بۆ دینەکەمان بجوڵێ عیزەتمان هەبێ بۆ دینەکەمان یا ڕەبی خوایە بۆ خاتی گەوری ناوجوانەکانی خۆت ناڕەحەتی و ناخۆشی و ئەشکەنجە و ئازار و هەموو دەرد و بەڵایەک لە مسلمانان بەدوور بکەی ئامین ئامین وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. دەست و چاوت خۆش مامۆستا گیان زۆر سوپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ڕووماڵێکی تایبەتی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم ئەو برا بەڕێزانەی کە لە پشتی کامێرە و لە ژووری کۆنتڕۆڵن لە دوعای خێر بێ بەش مەکەن لەم شەوە پیرۆزەیە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا رب العالمين. خوای گەورە پاداشتی خێری ئێوەش باتەوە کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون. السلام عليكم ورحمة الله وبركاته.